ئێمە وەکو کادیرانی کۆمەڵی دادگەری لە سیوەیەکی پێنج یادی دامەزانی کۆمەڵی دادگەری دەکەینەوە. کۆمەڵی دادگەری وەکولاتان ڕوونە وەک هەمیشە لە ڕابردوو لە ئێستادا لەبەرەی گەل و خەڵکی چەساوی هەرێمی کوردستاندا بووە. ئیشاڵڵا ئێمەش هەوڵ دەدەین بەردەوامی بەم کاروان و بەم ڕێبازە بدەین دووپاتێکەکەینەوە کە هەمیشە لەبەری گەل لەبین و لە پێناو مافەکانیانە تێکۆشین. ئێمە وەکو کادرانی کۆمەڵی دادگەری پشتگیری و پشتیوانی خۆمان بۆ ئەم حیزبە دووپات دەگەینەوە، چونکە حیزبێک بووە کە هەمیشە لەبەرەی گەل و هەوڵاتیان بۆ کاتی ناخۆشی و ماساتەکان لە پشتی هەوڵاتیان بۆ شەقامی گرتووە. ئێمە هەمیشە هەوڵەکانمان بەردەوام بۆ و بەردەوامی ژەبێت لە ڕێگەی ئۆرگان و ڕێخستنەکانمانەوە هەمیشە هاوکاری هەموو چین و توێژەکانمان کردو و بەردەوامی. ئاڵا گۆڕانکاریێکی سەرتاسەریە کرێت لە تەواوی ئۆرگانەکان و بنیادی حیزبە. شڵا ئەمەمان پێێتی کە گۆڕانکاری بکرێت. کۆمەڵی دادگەری بەڕاستی لەو ڕۆژها ضرورەتێکی ئەو کاتە بوو پێویست بوو بۆ یەکخستنی ماڵی سەحوەی ئیسلامی بەڕاستی بۆ ئیعلانکردنی نەتیجەی کۆنگرە ضرور بوو بۆ کاتە. و هەروەها ئێمە هەر لەم کاتەدا کۆمەڵی دادگەری ئێستا بە خەریکی ڕێخستنی ئیش و کارەکانی خۆیەتی بۆ ئەنجامدانی کۆنگرە و کۆنگرەیش بەڕاستی بۆ هەموو حیزبێک ضرورە بۆ ئەوەی بۆ ئەندامان و کادیرانی ئەو حیزبە بەخۆیان بچنەوە بەرنامەی ئایندەیان دیاریکەن، بەرنامەی سیاسیان، بەرنامەی علاقاتی گشتیان. کۆمەڵی دادگەری زۆر ضرورە لەم کاتا و کۆنگرە بەسێ. هیوادارم ئینشاڵڵا بتوانین ئەوەی کە لەسەر کۆمەڵی لەسەر دروست بوو، جەمعی کە دروست بوو ناوی خۆی نا کۆمەڵ، بتوانین ئینشاڵڵا ئامانجەکانی خۆمان بپێکین و لە کۆنگرەی پێنجەمە بتوانین بە خۆداچوونەوەیکی باش بکەین بە تایبەتی لە ڕووی علاقاتی و ئەوەی ئێمەی بۆ دروست بوو، ئالانی کۆمەڵی بۆ دروست بوو، ئێمە بتوانین جێبەجێکەین و ببینە جێی هیوای خەڵکی خۆمان و دەروی خۆمان. بەو تەکلیف و ئەوەی کە جن لە زای ماوەساکرا بە حەقەت کۆمەڵ ڕاگەاندرا و بەرهەمێکی باشیشی هەبوو. سپاس بۆخوا ئەو خەڵکەی کە بە تەنگ کۆمەڵی ئیسلامیەوە بوو، بە خەمی کۆمەڵی دادگەریەوە بوو، وەکو بڵێن ئارزوەکانی هاتە دی. سوپاس بخوا زۆر باش بوو، وەرچەرخانێکی باش بوو سەبارەت بە ئەندامان و دۆست و لایەنگرانی کۆمەڵ. کۆنگرە وێستگەیەکە بۆ بە خۆداچوونەوەی حیزب لە زۆر بواردا و هیوادارین بەڕاستی هیوادارین ئەم وێستگەیە و ئەم کۆنگرێش بەڕاستی بە خۆداچوونێک و وەرچەرخانێکی تازە بێ بۆ کۆمەڵ و تازەکردنەوەی ئۆرگانەکان و تەشکیلاتی تازە و بەرەوپێچوونی کۆمەڵ. دیار بە ئەو کاتی دروستبوونی کۆمەڵ ضرورەتێکی هەرێمی بوو لە هەرێمی کوردستاندا، ینی لە ناوچەکەدا دروستبوونی کۆکردنەوەی چەندی فکرەی جیاواز بوو لە ژێر ئاڵای کۆمەڵی ئیسلامیدا. ئەو کاتی و ئێستاش کۆمەڵی دادگەری بۆ ئەو کات ضرورەت بوو، بۆ ئێستاش درێژە پێدەری هەر ئەو کاروانەی ڕابردوێتی دیارە لەگەر ئەو هەموو هەوراز و شێوەی کە بەسەری داهات لە ماوەی 24 ساڵی ڕابردوودا. کۆنگرا بە خۆداچوونەوەی حیزبە بۆ ینی لەو کارانی کە لە 4 ساڵی ڕابردوودا کردوێتی بەرنامەدانانیشە بۆ 4 ساڵی داهات و ئومێد دەکەین ئەو کۆنگرەی کۆمەڵ بێتە هۆی ئەوەی کەسانی کارا و بەتوانە بێنە پێشەوە، یان ئەوانەی کە دووبارە برەو بەکاری خۆیان بدەنەوە، ئەوانەی کە دەمێنەوە لە سەرکردایەتی. بەڵێ دیارە کۆمەڵی دادگەری لە هەلومەرجێگا خۆی ڕاگەیان بەڕاستی ضرور بوو لەو کاتەیە کۆمەڵی دادگەری وەکو حیزبێکی نوێ بێتە ناو ساحەی سیاسیەوە. بۆیە بۆ گۆڕانکاری کۆمەڵی دادگەری خۆی ڕاگەیان و ئێساش بۆ ئومێد و ئاواتی ئەوەی کە لە کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەریە گۆڕانکاری بێتە ئاراوە و لە سەرجەم شەریحەکانی سەرکردایەتی و ئەنجومەنی سیاسی و مەڵبەندەکانە گۆڕانکاری بکرێ بۆی کۆمەڵی دادگەری لەم قۆناغی ئێستا بچێتە قۆناغێکی تر هەلومەرج و ناوچەکە و وەزعی کۆمەڵی دادگەری ئەوە ئاخوازیە کە گۆڕانکارێکی جددی لە هەموو شەریحەکانی کۆمەڵی دادگەریە بێتە ئاراوە. سەرەتا بەناوی خوا دیارە کۆمەڵی دادگەری لە سەرەتای دروستبوونی وەکو هێزێکی ئیسلامی کوردی ڕەسەن زۆر مێژووی پرسنگدار و ڕووناک و کار و چالاکی هەبوو لە ڕابردووە لە شاخە ئێستا لە داهاتووە لە ناو سیاست و لە کایی مەدەنیە، لە پرۆژەکانیە، لە دەستگای خێرخوازەکانیە، لە داوا و بانگەوازە توانێتی خزمەتێکی چاک بکات لە کوردستانە و ئێستایش معلومی بەڕێستانە کە ئێمە بەرەو کۆنگرەی پێنجەمی ئەم حیزبە ئاچین. داواکارین خوای گەورە ئەم کۆنگرەیە بکاتە مای خێر و داهاتوویەکی پرسنگدارتر بۆ ئەم حیزبە
و تاکو بتوانێت کار و چالاکیەکانی جوانتر و باشتر و زیاتر خزمەت بە ڕێبازەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خەڵکی کوردستان بکات.